دوای ناومێدبوونیان لە وەرگرتنی موچەکانیان لەلایەن حکوومەتەوە، خاوەن پێداویستیە تایبەتەکان کەمپینێکیان ڕاگەیان لە ژێرناوی دابینکردنی قوتی جەژن. دوای 4 ڕۆژ لە بەردەوامی کەمپینەکەیان لە شەقامی سالمی سلێمانی، خاوەن پێداویستیە تایبەتەکان کۆتاییان بە کەمپینەکە هێنا و سکرتێری یەکێتی کەمەندامانیش سوپاسی ئەو کەس و لایەنە خێرخوازانە دەکات کە لە ماوەی ئەم چەند ڕۆژە هاوکاری کەمپینەکەیان کردووە بۆ دابینکردنی پارە و خۆراک بۆ خێزانی خاوەن پێداویستیە تایبەتەکان و دەڵێت سەرجەم پارە و خۆراکی هاتوو بەسەر 500 خانەوادەی خاوەن پێداویستی تایبەتدا دابەش دەکەن. پاش سپاسمان بۆ خوای گەورە کە سەرکەوتوو بووین لە کەمپینەکەدا و زۆر سپاسی کەناڵەکانی ڕاگەیاندن کە ئەم پەیامەیان بەبێ هیچ مەبەستێک پڕاوپڕگەیان خەڵکی کوردستانیان لێ ئاگادار کردەوە لە ڕەوشی خراپی ژانی کەمەندامان و سپاسمان بۆ هەموو دەستگا و ڕێکخرا و بزنسمان و کۆمپانیا و خەڵکە خێرخوازەکەی شاری سلێمانی و هەولێر و دوهۆک و دەرەوەی سلێمانی کە هاتن بەهانای کەمپینەکەمانەوە هەتا ئەمڕۆ کە کەمپینەکە بەردەوامە لە 8 بەیانی بۆ یەکی شەو لە شەقامی سەهۆڵەکە بڕی 38 ملیۆن و 534 هەزار دینار هاتۆتە بەردەستی ئێمە بە پارەی کە لە کەمپینەکە هاتووە، بڕی 38 ملیۆن و 534 هەزار دینار. بۆ هەر خانەوادەیەک بڕی 75 هەزار دینار و کارتۆنێک خۆراک دەستنیشان کراوە و بە سەریاندا دابەش دەکرێت. سکرتێریەکێتی کەمەندامان دەڵێت هیواخوازن چی دیکە بۆ دابینکردنی قوتی خاوەن پێداویستیە تایبەتەکان پەنا بۆ کەمپین و کۆکردنەوەی هاوکاری نەبن و حکوومەت و وەزارەتی کار موچەکانیان بۆ زیاد بکات و لە کاتی خۆیدا پێیان بدات. ئێمە ئەمڕۆ 500 خێزانی کەمەندام هەتا 6 ئێوارە دابەشەکەین هەر یەکەیان بە بڕی کارتۆنێک خواردن و بڕی 75 هەزار دینار کە کۆی ئەو پارەی لامانە تەنها 1,250 دیناری لە ڕێکخراودا نامێنێتەوە هەمووی ئەدرێ بە کەمەندامان. ڕاگەاندنی کەمپینی خاوەن پێداویستیە تایبەتەکان لە کاتێکدایە کە ڕۆژی ڕابردووش کۆمەڵی کورتەباڵەکان و کەڕوولاڵەکان لە بەیاننامەیەکدا ڕایەنگەاند کە ژیان و گوزەرانی ئەوانیش لە دۆخێکی خراپدایە و بڕیاری پێداچوونەوە بە ڕێژەی کەمەندامی لەلایەن وەزارەتی کار و کەمکردنەوەی موچەکانیان دۆخی ژیانیانی بە تەواوی شێواندووە. خاوەن پێداویستیە تایبەتەکانیش لە یاسایە داواکارن حکوومەت بە هانایانەوە بێت و چی دیکە پەنا بۆ خێرخواز و کەمپینی هاوکاری نەبن.